هر روز پیشگیری بیه پجیر زیرتر دبانت لروجابای کردستان به جاری خلکم باشور کردستان و چالاگوان لور جبوی کنیم پراسنا جنیه پجیر پیام دان وان کسان پیشگیری خو بیه پجیر تقص کرن و دیار کرن گویه پجیر ناسنامه اوانه. تاریخی دایه پجام شغلیکی آزادی برزدکاتوا برخودانی جنان خریک میجویشی نیتو مردکا پیکو و پشتیوانی خباتی جنانی آزاد لی پجا. جنیک بوجیان شرکات قاتش کس نهینه. لروجاوا و بوجیان جن ریبراتی آزادی دکات. جنیه پیجیان بجنگو قاتش کس نمارو. جن هرچیش کرو باور رو مکروش. و به امان هیچ جنیه کشتیک نمیخورو. باید یا پجا چرور آوای کردستان را و دروش میکی جان بخت کردی سربرزانه و شرفمندانه آرامانه گرپانه کو بجی جن و جیان و آزادی. ببروای من یکیک لسرکوتوکانی شورش روش آوا بونی هێزی ژن بوو یاخود بوونی شەڕوانی ژن بوو لەو خەباتەیە یاخود لەو بزوتنەوەی کە لە ڕۆژ ئاوای کوردستان دەستی پێکردووە تاکو ئێستا بە بەرچاوی خۆمانەوە نەتیجەکەی ئەبینین کە مای دڵخۆشکەریە بەڕاستێکەی کە هێزێکی ژنان و بەو پەڕی هێز و توانا و مۆراڵی بەرزەوە خەباتەکەن لە ڕۆژ ئاوای کوردستان کە بۆتە مۆدێلێکی تازە بۆ دنیا و بۆ ناوچەکە کە لە ڕاستیە پێشووتر هێزێکی هاوشێوەی ئەوە بوونی نەبووە ئەو بۆ ئێمەی کورد مای شانازیە کە هەمیشە ڕوویەکی جوانی کورد نیشان ئەیات بە جیهان و بە تەواوی مرۆڤایەتی جیاوازتر لە نەتەوەکانی ترکە لەگەڵمانە ئەژێن لە ناوچەکەدا. لە ڕاستیە بوونی ئەو هێزە بوو بووە هەوێنی بیرۆکەی ئەوەی کە من پەیکەری بەرخودان بۆ شاری کۆبانی دروست کەم و هەر ئەو بوو کاتێک کە بینیم ئەو خوشکانە بۆ پەڕی ئازایانە دەجەنگن بەرامبەر ئەو هێزە ڕەشە و چۆکیان پێداهێنا بۆیە من بڕیارمدا لە بەرامبەر ئەو خەبات و شۆڕشەی کە ئەو خوشکانە کردیان لە ڕۆژ ئاوا من پەیکەری بەرخودانیان پێشکەش کەم وەکو دیاری باشوور بۆ ڕۆژ ئاوای کوردستان. بۆیە بەبینینی من واجبە لەسەر شانی هەمومان پشتگیری لە بوونی یەپەژە و بوونی ئەو خەباتە